دیمەنی بینایەکی تەواوکراوی تەندروستیە لە ناحیەی شۆڕشی سەر بە قەزای چەمچەماڵ کە لەلایەن حکوومەتی فیدراڵە وەکو مەڵبەندێکی تەندروستی دروستکرا. ئەم بینایە دوای ئەوەی بە نووسراوی فەرمی وەزارەتی تەندروستی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم بڕیاردرا بکرێتە نەخۆشخانەیەکی منداڵان، بەڵام دوای ساڵێک و 6 مانگ ڕادەستکردن بیناکە وەک خۆی ماوەتەوە و تا ئێستا نەخۆشخانەکە نەکراوەتەوە. بەڵێ ئەو نەخۆشخانەی مناڵانە لە ڕێگەی وزارەتی تەختیتەوە تەواو بووە. ماوەی ساڵێکە ئەو بینایەمان وەرگردووە، کولفەکەی ملیارێک و 250 میلیۆن دیناری تێچووە. بەداخەوە تا ئێستاکە نەمانتوانیوە بیخێنە خزمەتی هاوڵاتیانی شارەکەمان. دیارە هۆکارەکەش بۆەوە دەگەڕێتەوە کە نەبوونی دامەزراندن و نەبوونی ئامیر و پێداویستی پزیشکەکەی بۆ تەگرفت لە بەردەستمانە. هەرچەندێ ئامادەسازیمان کردووە، کتابمان بەرزۆ کردووە هەر بە وزارەتی تەندروستی هەرێمی کوردستان و هەروەها بە وزارەتی تەندروستی عێراق بتوانین تەجهیزی بکەین و ئامادەسازی بکەین، بتوانین خزمەتی شارەکەمانی پێ بکەین. لە سنووری قەزای چەمچەماڵ هیچ نەخۆشخانەیەکی منداڵان نییە و لە کاتی بوونی حاڵەتی کتوپڕ نەخۆش سەردانی شارەکانی دیکە دەکات. فیردەوس دەرچوویەکی دانەمەزراوە باز لە گرنگی بوونی نەخۆشخانەیەکی منداڵان و دامەزرانی دەرچوانی دانەمەزراو لە سنوورەکە دەکات. چەمچەماڵ شارێکی شارۆچکێکی گەورەیە بەڕاستی، بەڵام بەداخەوە هەرچەندە دانیشتوانەکەی گەورەی و تا بێ گەورەتریشە بێتەوە هیچ خزمەت گوزاری نیە و بە تایبەتی لە ڕووی تەندروستیەوە هەموو نەخۆشخانەکانی کێشەیان هەیە، جیهازیان نییە و کارمەندیان کەمە، بە تایبەتی بۆ مناڵان زۆر پێویستمان لەم سنوورە پێویستیمان بە نەخۆشخانەی مناڵان هەیە، بە تایبەتی بۆ مناڵانی کە تازە لە دایکە بن و نەوەکامن. لێرە دایکێکە مناڵێکی نەوەکامی ئەبێ یەکسەر بچێتە سنووری سلێمانی یان کەرکووک. جگە لەوەی زۆر پێویستیمان بە نەخۆشخانەیە، دوای ئەوەش کارمەندێ زۆرمان هەیە، دەرچووی دانەمەزراوی زۆرمان هەیە لە بەشی تەندروستی. ئەم سنووری چەمچەماڵ خۆی پەرستاری لێیە، پەرستاریمان هەیە، شیکاریمان هەیە، هەموو بەشەکانمان هەیە، بەڵام بەداخەوە تەنانەت بۆ خۆبەخشی پێویستیمان بەواستەیە ئەوشمان دەست ناکەوێت، یعنی مەمنونین خۆبەخشیمان دەستکەوێت. چالاکێکی بواری تەندروستیش حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمە کەمتەرخەم لە نەکردنەوەی نەخۆشخانەکە بەڕووی هاوڵاتیانی سنوورەکە دەزانێ و دەڵێ گرفتی ئەم بینایە ئەوەیە حکوومەتی هەرێمیان بڵێن ئیداری تەندروستی لە سنوورەکەیە تاکلایەنە بڕیاری داوە ڕەگەزی ئەم مەڵبەندە تەندروستی بگۆڕێ بۆ نەخۆشخانەی مناڵان. ڕاستە ڕەچاوی با بڵێن دۆخی تەندروستی چەمچەماڵ کراوە کە پێویستی بە نەخۆشخانەیەکی مناڵانە، بەڵام ئەمە ڕەنگە هۆکار بووبێت بۆ ئەوەی کە ئەو بڕەپارەی کە تەرخان کراوە بۆ دابینکردنی کەلوپەلی پێداویستیەکانی ناو مەڵبەندە تەندروستیەکە دوا بکەوێت یاخود خەرج نەکرێت. گرفتێکی تریش ئەوەیە کە تا ئێستا حکوومەتی هەرێم لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە هەزاران چەکداری دامەزراندووە، بەڵام ئامادەنی بۆ خزمەتی خەڵکی چەمچەماڵ و شۆڕشکە پاش بەگشتی پاشماوەی ئەنفالە ئامادەنیە کارمەندی تەندروستیدا بمەزرێنێ. زۆر بەداخەوە بە تەنانەت بە گرێبەستیش ئامادەنیە کارمەندی تەندروستیدا بمەزرێنێ کە بێگومان موچەی کارمەندێکی تەندروستی ئەگەر بە شێوەی هەمیشەیشدا بمەزرێنێ زۆر کەمترە لە موچەی کەسێک کە لە هێزە ئەمنیەکانەدا بمەزرێت. لە کاتێکدا حکوومەتی کوردی سەرقاڵی مامەڵەی غازی سنووری قەزای چەمچەماڵە کەچی چەندین ساڵە نەیتوانیوە بینایەکی تەندروستی سەردەمیانە بۆ سنوورەکە دروست بکات. ئەمە سەرباری قەیرانی ئاوی خواردنەوە کە ساڵانە زیاتر لە هەر ناوچەیەکی دیکە ڕوبەڕووی ئەو قەیرانە دەبێتەوە. ڕەبین محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.